سڵاتان لێبێتەوەم کاتتان باش هیوادارین هەموو کاتێکتان باش بێت لەم دیدارە تایبەتەدا لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە بین تا گفتوگۆ بکەین لەسەر ئەم هەڵمەتە گرنگ و پڕ بە سوودەی کە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانی دەست پێکرا بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە کە یەکێتی ئافرەتانی کوردستانیش بەشێکن لەو هەڵمەتە و بەشێکی گرنگی هەڵمەتەکەن، بەڕێز لیا سەیفەدین ئەندامی مەکتەبی سکرتارێتی یەکێتی ئافرەتانی کوردستانمان کردە میوانی ئەم بەرنامەیە و بەخێراتن تەکەین. سەرەتا لەو پرسیارەوە دەست پێکەین کە بۆچی جەنابی سەرۆک بووە هۆکارێک بۆ ئەوەی کە ئەم هەڵمەتە دەست پێ بکرێت و بە چڕیش هەڵمەتەکە ئەنجام بدرێت. هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بە پێویستمان زانی ئێمە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان هەڵمەتێکی چڕتر و سەرتاسەری ڕابگەێنین. هۆکارەکەشی ئەوە بوو کە جەنابی سەرۆک بارزانی لە زۆربەی کۆبوونەوەکانی لەگەڵ ئێمەیە و لە زۆربەی کۆبوونەوەکانی لەگەڵ ئۆرگانەکانی تری حیزبدا و لە زۆربەی کۆبوونەوە و دیبیت و گفتوگۆکانی وە لە ڕاگەاندنەکاندا زۆر تەئکیدی لەوە کردوانێکە پێویستە گەنجەکانمان و پێویستە نەوەی داهاتوومان لە مەترسی و لە هەڕەشەی مادە هۆشبەرەکان بپارێزین. بۆیە ئێمە بە تایبەتی کە لەم دواییانەدا و کە ئێمە خۆشمان وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان دیدارمان هەبوو لەگەڵ سەرۆک بارزانیە و کە چەند کۆبوونەوەیەکی تریشمان کرد لەگەڵ بەڕێزیاندا لە چەند مەراسیمێکدا دووبارە دووپاتی دەکردوانێ و تەئکیدی لەوە کردوانێت کە پێویستە ئێمە هۆشیاریەکی چڕ لەنێو کۆمەڵگادا بڵاو بکەینەوانێت تایبەت بە مەترسیەکانی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان. بۆیە ئێمە زۆر بە گرنگمانزانی بۆ ئەم ساڵ لە هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان تا هەڵمەتێکی چڕ و سەرتاسەری لە کوردستاندا ڕابگەێنین. وەک یەکێتی ئافرەتانی کوردستان کە ئەم هەڵمەتەتان ڕاگەیاندووە و ئیشی لەسەرەکەن، جگە لە خۆتان کەسانی پسپۆرت تا چەند لە ناو هەڵمەتەکەیە بەشدارن؟ ئەگەر سەرەتا باسێکی ئەو هەڵمەتە بکەم کە ئێمە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان چۆن ڕامانگەیاندووە، ئێمە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان لە سەرتاسەری کوردستاندا و لە ئیدارە سەربەخۆکان و قەزا و ناحیەکان و لە گوندەکانە ئێمە ناوەندمان هەیە، تیممان هەیە لەو شوێنانەیە. بۆیە بە شێوازێکی چڕ لە زاخۆ هەتاوەکو خانەقین لە ڕێگەی سیمینار و لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئاگانامە و لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و لە ڕێگەی سۆشیال میدیای تایبەتی یەکێتی ئافرەتانی کوردستان و لە ڕێگەی ڕۆژنامە و بڵاوکراوەکانی یەکێتی ئافرەتانی کوردستان و ڕادیۆی یەکێتی ئافرەتانی کوردستان کە ڕادیۆی هێلینەوە ئێمە تۆڕێکمانەیە تۆڕی میدیای هێلین، هەڵمەتێکی چڕمان ڕاگەیاند بە هاوکاری کەسانی پسپۆڕ و شارەزا لە بواری هۆشیاری و تەندروستی و ئەمنی و هەتا ئاینیش کە چۆن ئێمە ئەم هۆشیاریە بڵاو بکەینەوەوانە، چونکە دەستبردن بۆ هۆشیاری مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان بابەتێکی زۆر هەستیارە و پێویستە زۆر جددی بین لەسەری. ئەم بابەتە چۆن زۆر هەستیارە؟ پێویستە کاتێک هۆشیاری بڵاوەکەیتەوە بە شێوازێکی زۆر ئاگایانە بڵاوی بکەیتەوانێت، چونکە بە ئەگەرێکی زۆرەوە هەندێک کات ئەگەر هۆشیاریەکە بە شێوازێکی تەندروست بڵاو نەکرێتەوانێ کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر کۆمەڵگا و پێچەوانە بێتەوە بۆ هاندان. بۆیە ئێمە بە شێوازێکی چڕ و بە شێوازێکی هەوڵمانداوە ئەکادمیانەتر بە شێوازێکی زانستیانەتر کار لەسەر هەڵمەتەکە بکەین، کار لەسەر هۆشیارکردنەوەکە بکەین و کار لەسەر ئەو ئاگانامانە بکەین کە بڵاومان کردوتەوانێ لە کوردستاندا. و هەر لەو هەڵمەتەشدا ئێمە کۆنفرانسێکمان یعنی لە کۆتایی هەڵمەتەکەیە کە ئێمە ناوەندەکانمان دواتری لەسەر باسی کۆنفرانسەکەی بۆی کە قسەی زیاتری لەسەر بکرێت. ئێوە ئەم ماوەیە کە ئەم هەڵمەتەتان ڕاگەیاندووە تا چەند بە گەرم و گوڕی پێشوازی لێکراوە لە ناو کۆمەڵگاوە؟ هەڵبەتە هەڵمەتەکە کە ڕامانگەیاندووە هەوڵمانداوە زیاتر لەو شوێنانە بێت کە هۆشیاریان نییە دژ بە مادە هۆشبەرەکان و بە تایبەت ئێمە کارمان لەسەر توێژی ئافرەتان کردووە لە هەڵمەتەکەی ئاواتە هەڵمەتەکە بەگشتی و لە ناویدا فۆکسمان زیاتر چڕ کردوێتەوە لەسەر ئافرەتان، چونکە
لە ئێستادا ئەڵبەتە لە ڕابردووشدا ئەمە هەبووە کە ئافرەتان ئالوودەبوونە بە مادە هۆشبەرەکان بەڵام لەگەڵ گۆڕانکارە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەکان و ئەو تەوژمانی کە ڕۆی لە هەرێمی کوردستان کردووە گۆڕانکاری بەسەردا هاتووە ڕێژەکەی ئەجا ڕێژەکە بەرز بۆتەوە یاخود ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە جۆرەکەی گۆڕاوە ڕێژەکەی لە نێو ئافرەتان و پیاواندا گۆڕانکاری بەسەردا هاتووە بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە چۆن لە ڕێگەی ئافرەتانەوە هۆشیاری بڵاو بکەینەوە و خێزانەکان هۆشیار بکەینەوە و خودی ئافرەتان چۆن هۆشیار بن لە ئازمەترسی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان لەسەر جەستەی ئەوان و لەسەر نەوەی داهاتوو و لەسەر ئەندامانی دیکەی خێزانەکانیان بۆیە لە هەڵمەتەکەدا زیاتر چڕمان کردبەوە لەسەر ئافرەتان چونکە پێمان وابوو ئەگەر ئێمە بتوانین ئافرەتان هۆشیار بکەینەوە و بیان پارێزین نەماتە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان دەتوانین خێزانێک بپارێزین لە ڕێگەی ئافرەتەکانە چونکە ئافرەتان ستونی کۆمەلگان ستونی ناو خێزانەکانن کە توانیمان خێزانێک هۆشیار بێت دژ بەم مادەیە خێزانێک خۆی بپارێزێت لە کارتێکەرە عەقڵیەکان و مادە هۆشبەرەکان دەتوانیت کۆمەلگا نیوەی کۆمەلگاش هۆشیار بکەیتەوانێ یاخود دەتوانی نەوەیەکی زۆر تەندروستتر ئامادە بکەی بۆ داهاتوو کە هۆشیار بن لە ئاست بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان بەو پێی کە چوونەتە ناو بابەتەکەوە بەڵێ تا چەند بەکارهێنەر یاخود بازرگانیکردن بە مادەی هۆشبەر چۆتە حاڵەتی مەترسیەوە بە تایبەت لە ناو ئافرەتانە چونکە ئێوە لە حەوزەیەکە لە تۆڕێکا ئیشەکەن کە یەکێتی ئافرەتانی کوردستان و پەیوەندی ڕاستەوخۆی بە ئافرەتەوە هەیە لە ئێستادا دەتوانین بڵێین دۆخەکە ئەوەندە مەترسیدار نییە بڵێن لە بەرەوەی لە جیهاندا بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لەلایەن ئافرەتان و کەمترین ڕێژەی تۆمار کردووە دەتوانین بڵێن ئەمە خاڵێکی زۆر باشە کە ئێمە توانین کاری لەسەر بکەین زیاتر ئافرەتان هۆشیار بکەینەوە تاوەکو ئەو ڕێژەی کە لەلایەن توخمینێریشەوە بەکارهێنن کەمی بکەینەوەوانە چونکە ئافرەتان هێز و وزەیەکیانەیە دەتوانن کاریگەری دروست بکەن لە کۆمەلگایە دەتوانن پەروەردە بکەن لە کۆمەلگایە بۆیە ئەتوانین کاری لەسەر بکەین ئەو ڕێژەی کە ئێمە چونکە ئێمە کاتێک بڕیارماندا ئەم هەڵمەتە ڕابگەێنین لەسەر ئەو ئاستە بوو لەسەر ئەو ئەساسە بوو کە لە چاکسازیەکاندا دۆخی ئافرەتان چۆنەوە لە چاکسازیەکاندا چەند ئافرەتمان هەیە کە بە سزای بەکارهێنانی مادەی هۆشبەر و بازرگانی پێکردن سزادراون و واتە لەوێن بۆ دۆخیان چۆنە ئێمە لەسەر ئەو ئاستا ئیشەکەمان کردووە و سەردانی چاکسازیەکانمان کردەوە پەیوەندیەکی پتەویشمان هەبوو لەگەڵ وەزارەتی تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی و لەگەڵ ئاسایشی هەرێمی کوردستان کە ئەوان جێگەی دەستخۆشیە بڵێن کاری زۆر باشەکەن لەو ئۆپراسیۆنانی کە ئەنجامی ئەیان جێگەی دەستخۆشیە کە ئێمە هەموو کوڕێکخراوەکان هەمووەکو کۆمەڵگەی مەدەنی و هەم وەکو تاک بە تاکی کۆمەلگا دەستخۆشیەکی گەرم لە برادرانمان بکەین لە ئاسایشی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەو کارانەی ئەوانەی کەن بەڕاستی جێگەی دەستخۆشیە بۆ ڕوبەڕووبوونەوە بە مادە هۆشبەرەکان بۆیە ئێمە پەیوەندیەکی پتۆمان هەیە لەگەڵ ئەوانە کە چی بکەین ئەم دۆخە باشتر بکەین کاتێک سەردانی چاکسازیەکانمان کردووە و ئامارێک لە هاتۆتە بەردەسی ئێمە کە هی 6 مانگی ساڵی 2025 کە چەند ئافرەت ڕاگیراوە لە چاکسازیەکان و چەندیش سزادراوە ئەو ئاماری لە بەردەستی ئێمەدایە بۆ چاکسازی گەورانی شاری هەولێر سزادراوان 29 کەسن ڕاگیراوانیش 26 کەسن ئەمە لە ئافرەتان لە شاری سلێمانی سزادراوان 9 کەسن ڕاگیراوان 1 کەسن لە پارێزگای دهۆک سزادراوان 8 کەسن ڕاگیراوان 19 کەسن ئەمە لە ئافرەتان بەڵام ئەم ڕێژەیە چۆنە بەتەنها ئافرەتانی کورد ئەم ڕێژەیان تۆمار نەکردووە ئافرەتانی بیانی لە ناودایە و دەتوانین بڵێن کەمترین ڕێژە لە ناو ئەمانەدا ئافرەتن کەمترین ڕێژەی کوردن بڵێ لە ناو ئەم ئامارەدا کە هەیە ئەمە پێمان دەڵێ کە دۆخەکە دەتوانین کۆنتترۆلی بکەین ئەمە زەنگێکە دەتوانین بڵێن ئەتوانین خۆمان ئامادە بکەین کە نەبێتە زەنگێکی مەترسیدار لە داهاتوودا بۆ ساڵانی داهاتوو دەتوانین لە ڕێگەی ئەم ژمارە و ئەم ئامارانەوە دۆخەکە باشتر بکەین بۆی کۆمەلگا زیاتر هۆشیار بکەینەوە و لە ڕێگەی ئەم ئافرەتانەوە کە چکە خۆشبەختانە ئەو ئافرەتانی لە چاکسازیەکاندان لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و شیاندنەوەیان بۆ کرێت چارەسەر وەرەگرن
و دووبارە دەگەڕێنەوە بۆ ناو کۆمەلگا. اینجا ئێمە بۆچی سەردانی چاکسازیەکانمان کرد، بۆچی ئەمانویست چڵتر کار لەسەر ئەم بابەتە بکەین، بۆ ئەوەی کە هەستمان پێکرد لە کۆمەلگای و ئافرەتانەی کە سزا دەدرێن بە مادە هۆشبەرەکان یاخود دەبنە ئاڵوودەبووی مادە هۆشبەرەکان یاخود بەکارهێنەری مادە هۆشبەرەکان لە ناو کۆمەلگادا پەراوێزەخرێن. ئەم پەراوێزخستنی ئەوان لە ناو کۆمەلگا یاخود لە ناو خێزانەکاندا یاخود لە ناو ئەو ژینگەی کە ئەوان تیایدا دەژین کاریگەری لەسەر دروستەکردن بەوەی کە لایەنی دەرونیان ناسەقامگیرە بوو. ئەم ناسەقامگیری لایەنی دەرونی ئەوان جارێکی تر ڕەنگە وا لەوان کات کە هەوڵ بدەنەوە بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان، پەنا بۆ بەکارهێنانی کارتێکەر عەقڵیەکان بەرن. بۆیە ئێمە بیرمان لەوە کردوتەوانێ چی بکەین بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی و کاروباری کۆمەڵایەتیە، چی بکەین بۆ ئەوەی کە دۆخی دەرونی ئەمان باشتر بکەین. ئەمە وەکو لایەنە دەرونیەکە. وەکو لایەنێکی تر چی بکەین کام ئافرەتانە ناچار نەبن لەژێر هیچ فشارێک، هیچ زەبر و زەنگێک، هیچ دۆخێکی ئابووری پەنا بۆ مادە هۆشبەرەکان بەرن. ئەویش لە ڕێگەی تواناسازی ئافرەتان، بە تایبەتی ئێمە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان پلانێکی درێژخایانمانە بێت بۆ بەتواناسازکردنی ئافرەتان، بۆ بەتواناکردنی ئافرەتان لە بوارە جیاوازەکانە بە پیشەییکردنیان تا بتوان ببنە خاوەنکاری خۆیان و لە ڕێگەی ئەم کارەیانەوانێ بتوانن سەرچاوەیەکی داهات بۆ خۆیان پەیدا بکەن و ژیانی خێزانەکانی خۆیانیە بێسەقامگیر بکەن و دۆخی دەرونیشیان ئارام ببێتەوانێ و واتە لەسەر ئەو ئاستە ئێمە هەوڵمانداوە کار بکەین بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و کارتێکەر عەقڵیەکان بە تایبەت لەناو ئافرەتان. چالەکیەکانی ئەم هەڵمەتە لە چیە خۆی ئەبینێتەوە چی و چی؟ ئەوەی کە ئێمە کردومانەوەکوێکی ئافرەتان ئێمە ئاگانامەمان بڵاو کردوتەوانێ سیمینار لە ڕێگەی سیمینارەوە کە لە تەواوی سنوورەکان و لە تەواوی سنووری ناوەندەکانی یەکێتی ئافرەتانی کوردستان لە هەرێمی کوردستاندا تەنها ناوەندەکان یا چاکسازەکانیش لە ناو ناوەندەکاندا کە ناوەندەکانیشمان سەردانی گوندەکان، قەزا و ناحیەکان، ئیدارە سەربەخۆکان سەردانی ئەو شوێنانیان کردو کە پێویستە هۆشیاری تێدا بڵاو بکرێتەوانێ لە ڕێگەی سیمینارە و لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بە چڕی کارمان لەسەر هۆشیارکردنەوەی کۆمەلگا کردووە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بە شێوازێکی تەندروست و چەندین ڤیدیۆمان دروست کردو وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان ڤیدیۆی هۆشیاری کە کۆمەلگا هۆشیار بکاتەوانێ و لەگەڵیا دیکۆمنتاریشمان ئامادە کردووە و لەگەڵیا بەشداریکردنمان لە بەرنامەکانی کەناڵە ڕاگەیاندنەکانی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە ئامانجی هۆشیارکردنەوەی کۆمەلگا و لەگەڵیدا لە کۆتایی هەڵمەتەکەیە کە ئەمە هەڵمەتەی پرۆسێکی بەردەوامە بە ئێمە وەکو یەکێتی ئافرەتان ئەنجامین و لەگەڵیا ئێمە لە کۆتاییدا کۆنفرانسێکیشمان بە ئەنجام گەیاند وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان کە سیویەکی حوزەیران کۆنفرانسەکەمان لە شار بەڵێ سی حوزەیران بوو کە لە شاری هەولێر کۆنفرانسەکەمان بەڕێوە چوو. ئەو کۆنفرانسە چی لەخۆ گرت؟ ئامانجی چی بوو؟ ئەنجامی چی بوو؟ ئێمە لە کۆنفرانسەکەدا لەبەروی کۆنفرانسەکە نیمچە زانستی بوو، توێژینەوەمان ئامادە کرده بوو لەلایەن ئەو کەسانی توێژەرەکانەوە چەند توێژینەوەیەک ئامادەکرا بوو لە بوارەکانی تەندروستی، لە بواری یاسایی، لە بواری کۆمەڵایەتی، لە بواری ئاینی، لە بواری پەروەردەیی و میدیایی و لەوێ گفتوگۆی تەواوی ڕەهەندە جیاوازەکان کراوە لەلایەن توێژەرەکان و ئامادە بووانەوە و پێکەوە ئەنجامگیریەکمان دروست کردووە و لە ئەنجامگیریەکاندا تیشکمان خستۆتە سەر و خاڵانەی و ئەو لایەنە پەیوەندیدارانی کە پێویستە پێکەوە بە هەماهەنگی کار بکەین بۆەوەی کە کۆمەلگا بپارێزین لە مادە هۆشبەرەکان. بۆیە ئەنجامگیریەکی باشمان بەدەستخستۆ لە کۆنفرانسەکەیە و توێژینەوەکانیش زۆر باش بوون و ئەو کەسانەی کە توێژەر بوون لەوێ زۆر بەباشی دەستیان دەخستە سەر ئاڵنگاریەکان و چارەسەریەکان و وە لە کوێدا کەم و کورتی هەیە پێکەوە کە بتوانین زیاتر هەم هۆشیاری بڵاو بکەین و هەموو کەسانی کە بە مادە هۆشبەرەکان ئاڵودەن یاخود بەکارهێنەری مادە هۆشبەرەکان چۆن ماوەڵیان لەگەڵدا بکەین وەکو نەخۆش، ئەوانە ناکە بازرگانی پێدەکەن، ئەوانەی کە بەکارهێنن چۆن مامەڵەیەکیان لەگەڵدا بکەین وەکو نەخۆش و چۆن چارەسەر وەربگرن و چۆن بتوانن جارێکی دیکە ژیاندنەوەیان بۆ بکرێت و بهێنرێنەوە ناو کۆمەلگا وەکو هەر تاکێکی ئاسایی ژیانی خۆیان بکەن. بەڵێ بە پێی و ئەزمموی کە لە ماوەی ئەم هەڵمەتەیە ئەنجامتانداوە تا چەند لە هەرێمی کوردستانە مامەڵەیەکی باش یا گونجاو لەگەڵ ئەو کەسانەیە ئەکرێت کە ئالوودە بوون؟
تاوەکو لەو ئالوودەبوونە ڕزگاریان بێت. کاک بەختیار گرفتەکەی ئێمە لێرەیە گرفتەکەی ئێمە لەوەیە بەشێک لەوانەی کە سزادراون جاری دوو هەموو سێهەمیان بووە سزادراون بۆ دوو خاڵە گەڕێتەوانێ یەکێک لەو خاڵانە ئەوەیە کاتێک ئەمان سزا دەدرێن لە چاکسازیەکاندا بەداخەوە لەبەر کە ئێستا لە مەوضوع ڕەنگە چارەسەر بکرێت چونکە ئێمە لەوێ زۆر ئاماژەمان پێدا وەزارەتی تەندروستی و حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان خەریکی کردنەوەی بنکەیەکی تەندروستین بۆ چارەسەرکردنی کەسانی ئاڵوودەبوو بە مادە هۆشبەرەکان کە ئەمە وا دەکات ئەو کەسانە ناچنەوە چاکسازیەکانەوە و تێکەڵ بەو کەسانە نابن کە بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوەکەن یاخود زانیاریان هەیە لەسەر جۆرەکانی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان یاخود هەر کەسێکی تر کە محکومە بەو بابەتە ئەمە خاڵێکی بەهێزە بەڵام خاڵێکی تر لێرەیە ئەوەیە ئەمە خاڵێکە کەواکە جارێکی تر ئەمانە بگەڕێنەوە سەر مادە هۆشبەرەکان ینی دوو جار و سێ جار سزا بدرێن ئەم کێشەیە چارەسەرەکرێت ئینشاءالله لە ئایندەیەکی نزیکدا لەبەروی کاری جددی و چڕ کراوە لەلایەن حکوومەتەوە بۆ کردنەوەی ئەو سنتەرە گەر و سنتەرە بکرێتەوە لەوێ چارەسەر وەرەگرن و دووبارە دەگەڕێنەوە ناو کۆمەلگا خاڵک کە ئێمە زۆر لەسەری وەستاوین و زۆر کاری جددی بۆکەین ئەویش ئەوەیە کە ئەو کەسانەی کە بەکارهێنەری مادە هۆشبەرەکانن سزا دەدرێن یاخود محکومە بن بە بەکارهێنانی مادەی هۆشبەرەکان لەلایەن کۆمەلگاوە دوای ئەوەی چارەسەریش وەرەگرن و دەگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی خۆیان لەلایەن کۆمەلگاوە پەرابێزەخرێن بەوەی ئەمە کەسێکە پشتی پێ نابەسترێ کەسێکە بە چاوێکی تر سیرەکرێ کەسێکە بە پلە دوو سیر ئەکرێ کەسێکە هەمیشە وەکو تاوان وەکو نەخۆش سیر ناکرێ وەکو تاوانبار سیرەکرێ ئەمە لایەنی دەرونی ئەو کەسە تێکەیات ڕاستەوخۆ ئەم تێکدانی لایەنی دەرونی سەر ئەکێشێت بۆ بەداخەوە بۆ خۆکوژی یاخود بۆ دووبارە بەکارهێنانەوەی مادە هۆشبەرەکان و یاخود کارتێکەرە عەقڵیەکان بۆیە پێویستە ئێمە هۆشیاریەکی چڕ بڵاو بکەینەوانێ لە ناو کۆمەلگادا کە هەر کەسێک بەکارهێنەری مادەی هۆشبەر بوو و چارەسەری وەرگرت پێویستە ئێمەش هاوکار و پشتیوانی بین لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە تاوەکو ئەم کەسە جارێکی تر پەنا بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان نەباتەوانێت تاوەکو ئەم کەسە جارێکی تر ژیانی ئاسایی خۆی بکات وەکو هەر مرۆڤێکی تر واتە دوور نەخرێتەوە لە منداڵەکانی دوور نەخرێتەوە لە خێزان دوور نەخرێتەوە لە هاوڕێکانی لۆ بازنەی کە تێیدایە تانەوتە شەری لێ نەدرێت ئەمە ئەو هەنگاوە جددیەیە کە ئێمە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان هەنگاوی بۆ دەنین و کاری جددی بۆکەین لە پلانی درێژخایانی خۆمان بەبەردەوامی کەواتە هەڵمەتەکەی ئێوە تەنها ئەوانە ناگرێتەوە کە یا هۆشیاری بۆ ئەوە نییە کە توشبوو نەبێت یا نزیک نەبێتەوە لی دەوروبەرەکەشی هۆشیارەکەنەوە چۆن مامەڵە لەگەڵ کە چۆن مامەڵەی لەگەڵ بکەین چۆن خۆپارێزیش بکەین چونکە کاک بەختیار خێزان زۆر گرنگە بۆ تاکەکانی کۆمەلگا پێویستە ئێمە وریاتر هۆشیارانە تر مامەڵە لەگەڵ تاکەکانی خێزاندا بکەین چونکە بەداخەوە هەر کاتێک تۆ زلێک لە مناڵەکەتی ئەبێ بیر لەوە بکەیتەوانێ ئەمە ڕاستەخۆ کاریگەری دەرونی لەسەر ئەم منداڵت بەجێهێڵی هەر کاتێک تۆ بۆشاییەکی سۆز و خۆشەویستی بۆشاییەکی گوێ بۆ نمونە تۆ گوێ لە مناڵەکەت ناگری یاخود وەکو پێویست سۆز و خۆشەویستی پێ نادەی وەکو پێویست ڕێزی لێ ناگری ڕێز لە بۆچوونەکانی ناگری ئەم ناچارە بێت بچێتە بازنەیەکەوانەکە گوێی لێ بگیرێت لە دەرەوەی خێزان ئەجا تۆ نازانیت لە دەرەوەی خێزان ئەو بازنەی ئەوە چێتە ناویەوە کێیە و چۆن مامەڵەی لەگەڵەکەن و چۆن لایانی دەرونێکی بەکارێنن بۆ ئێمە خاڵێکە کە پێویستە خێزانەکان ئەوەندە هۆشیار بن بزانن چۆن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ یەکتراکەن لەگەڵ تاکەکانی خێزانداکەن ئەمە خاڵەکە کە زۆر گرنگە خاڵێکی ترەوەیە پێویستە چونکە بەشێک لە ستۆریەکان بەشێک لەو کەیسانەی لەوێ هەبوو بەشێکی زۆریان لە ڕێگە خێزانەکانیانەوە تووشی بەکارهێنانی مادەی هۆشبەر بوون بە تایبەتی ئافرەتەکان پێویستە تاک ئەوەندە هۆشیار بێ کاتێک لەناو خێزانەکەیدا کەسێک دەبێتە بەکارهێنەری مادەی هۆشبەر و لەژێر هەر فشارێکدایە جا فشاری هێز و بازووە یاخود هەر فشارێکی ترە وا لە ئەندامانی دیکەی خێزانەکەی دەکات ببێتە بەکارهێنەر ئەندامانی دیکەی خێزانەکە ئەوەندە هۆشیاریان هەبێت ڕاستە و خۆ پەیوەندی بەلایانی پەیوەندیدارەوە بکەن بۆ بە سزاگەیاندنی ئەو ئەندامی خێزانەکەیان کە بەکارهێنەری مادەی هۆشبەرە و هەوڵ دەدات کار لەسەر ئەوان بکە ئەوانیش ببنە بەکارهێنەر واتە ئێمە کار بۆ ئەوەش دەکەین کە ئەو هۆشیاریە بڵاو بکەینەوانێ پێویستە کاتێ یان کەسێک خۆی بۆ جارێک و بۆ دوان لە ڕێگەی فشارێکەوانێ دەبێتە بەکارهێنەری مادەی هۆشبەر ئەوەندە هۆشیاری هەبێت کە
خۆی بڕوات داوای چارەسەر بکات لە بنکەتە دروستیەکان بۆی چارەسەر وەربگرێت و لەم ژەهرە کوشندەیە ڕزگاری بێت بۆیە هۆشیارێکی ئێمە بۆ شێوازەیە بۆ شێوازە هۆشیارێکەمان بڵاوکەینەوە. گومانی تێنە یا ئاشکرای لە ڕووی یاساییەوە جیاوازی لە نێوان بەکاربەر و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە هەیە. لەم هەڵمەتەی ئێوەشە ئەو جیاوازیە بینریا هەردوو ئاراسەکەتان گرتووە یاوەتە بازرگان لەوەیان نەماوە هەڵمەتێکی بۆ بکرێت تەنها ئالوودەبووان ئەگرێتەوە. کاک بەختیار ئەو بەپێی ئەو داتا و ئامارانەی کە ئێمە لە لامانە چونکە ئێمە ئیش لەسەر ئامار و داتاکانەکەین و چی پێویستە بیکەین و دۆخەکە لەکوایە بۆ شێوازە ئێمە پلانەکانی خۆمان دانین و ئیشەکانی خۆمانەکەین. بەپێی و ئامارانەی لامانە ئەو ستۆریی لامانە ئەو داتانی کە لە لای ئێمەیە ئەوانەی کە بەکارهێنەرن زیاترن لەوانەی کە بازرگانی پێیەکەن ئەمە لە ناو ئافرەتاندا. بۆیە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردووە چونکە بەداخەوە لە کۆمەلگای ئێمەیە ئافرەتان دوو جار دەبنە قوربانی. جارێکیان ئەوەی دەکرێتە بەکارهێنەری مادەی هۆشبەر، جارێکیان ئەوەیە کە لە ژێر فشاردا بەکاردەهێنرێت بۆ بەدەستخستنی مادەکە. بۆیە ئێمە بەو شێوازە مامەڵە لەگەڵ دۆستیەکانی خۆمان دەکەین، لەگەڵ کەیسەکانە ئاکەین، لەگەڵ ستۆریەکانە ئاکەین، لەگەڵ داتا و ئامارەکان ئاکەین، وەکو نەخۆش مامەڵەیان لەگەڵدا ئاکەین کە چی بکەین بۆ چارەسەرکردنی ئەمان، چی بکەین بۆ باشترکردنی دۆخی ئەمان، چی بکەین تاوەکو ئەمان ببنەوە مرۆڤێکی ئاسایی و دوور بکەونەوە لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. بۆیە ئێمە بۆ شێوازە پلانەکەمان داناوە و خۆشبەختانە ئەو یاسایی کە هەیە جیاوازی ناکات لە نێوانی ڕەگەزی نێر و ڕەگەزی مێ، واتە یەکسانیەک هەیە بۆ بازرگانی پێکردنی مادە هۆشبەرەکان. ئەمە جێگەی دڵخۆشیە، واتە هەر کەسێک بازرگانی بە مادە هۆشبەرەکان بکە بەو جیاوازی ناکرێت لێ نێوانیاندا، ڕاستە خۆ سزاکەی خۆی وەرەگرێ. ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ ئێمە کە ئەوە خاڵێک بوو ئێمە زۆر تاکیدمان لێ کردوانە. بەڵێ بەپی ئەو زانیارێنی کە لە ماوەی هەڵمەتەیە بەدەستان هێنەوە بێگومان پێشترش باگراوندێکتان هەر لەسەری هەبووە کە لەباری مادە هۆشبەرەکانەوە لەباری ئالوودەبووانە بەکارهێنەرانەوە گەیشتوتە ئەو حاڵەتی کە لە ناو هەرێمی کوردستان خۆیان مادەی هۆشبەر بەرهەم بهێنرێت یا تەنها مامەڵەکردنی دەرەوەیە لەگەڵ کاک بەختیار من هەر لەم ماوەیە بەشداری کۆنفرانسێکم کرد و لەبێ توێژینەوەیەک ئامادەکرا بوو لەلایەن بەڕێزێک بوو ئەو کەسی کە توێژینەوەکی ئامادە کرده بوو کاک هاوکار لە توێژینەوەکە ئاماژەی بەوەدا بوو چونکە توێژینەوەیان کردبوو ئاماریان کردبوو بە دوواداچوونیان کردبوو لە هەرێمی کوردستاندا بە هیچ شێوازێک بەرهەمهێنانی مادە هۆشبەرەکان نییە. چەند هەوڵێک هەبووە لێرە و لەوێ لە هەندێک شوێنە، بەڵام ڕاستەوخۆ لەلایەن هێزە ئەمنیەکان و هەوڵەکان پوچەڵکراوەوە. ئەمە جێگەی دەستخۆشیە، بۆیە ئەڵێم هەمیشاڵم پێویستە ئێمە دەستخۆشی لە هێزەکانی ئاسایش بکەین چونکە زۆر بە جوانی زۆر ئازایانە زۆر بوێرانە ئەو هەنگاوانە پوچەڵ دەکەنەوانێ. ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە و جێگەی بایەخە بۆ ئێمە. بۆی لە هەرێمی کوردستاندا بە هیچ جۆرێک مادە هۆشبەرەکان بەرهەم نایە. ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە و جێگەی یعنی ئێمە پێویستە دەستخۆشی لە هێزە ئەمنیەکانی خۆمان بکەین. ئەگەر هەوڵێکی شەبێ پوچەڵیان کردوتەوە و پوچەڵی دەکەنەوە، بەڵام لەبەرەوەی هەرێمی کوردستان سنوورەکەی ئەو سنووری کە هەرێمی کوردستان تێدا سنوورەکەی بەسرا بە سنووری ئەو وڵاتانی کە بازرگانی بە مادە هۆشبەرەکان دەکەن کە بەرهەمی ئەهێنن. واتە هەرێمی کوردستان وەکو ترانزیتێکی لێ هاتووە لە نێوانی وڵاتێک بۆ وڵاتێکی تر بۆ گواستنەوەی مادە هۆشبەرەکان. بۆیە ئەمە وای لە ئێمە کردووە کە لە هەرێمی کوردستاندا بەکارهێنەر و بازرگانی پێکردنی مادەی هۆشبەر هەبێت. واتە بە هیچ شێوازێک لە هەرێمی کوردستاندا مادە هۆشبەرەکان بەرهەم نایەت. زۆر جار باس لەوە ژەکرێکە وەک پیلانێکی ئیقلیمی مادەی هۆشبەر بەکاربهێنرێت. ئەم پیلانە تا چەند بەرامبەر هەرێمی کوردستان ئەنجام درا؟ هەڵبەتە بۆ خۆی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و بازرگانی پێکردنی ئەمە بابەتێکی سیاسیە و ئەگەر بشیانەوێت لە هەرێمی کوردستاندا ئەم ڕێژەیە بەرز بکەنەوەوانێ بە بەکارهێنان و بازرگانی پێکردن، ئەمەش جارێکی دیکە سیاسەتی دوژمنانی ئێمە کە دەیانەوێت لە هەرێمی کوردستاندا عەقڵ و هۆشی گەنجەکانی ئێمە بەرن و کۆنتڕۆڵیان بکەن لە ڕێگەی مادە هۆشبەرەکانەوەوانێ. بۆیە ئەمە بابەتێکی دەتوانین بڵین زیاتر سیاسیە. بۆیە پێویستە تاکی کورد ئەوەندە هۆشیار بێت لەوە بکاتەوانێت کاتێک کە
پێشەوەی ببێتە بەکارهێنەری مادەی هۆشبەر یاخود پێشەوەی دەست بۆ ئەم ژەهرە کوشندەیە بەرەبی لەو بکاتوانێت کامە بابەتێکی سیاسیە و دەیانەوێت لە ڕێگەی ئەم بازرگانی پێکردن و ئەم بەکارهێنانی مادە هۆشبەرەکان عقل و هۆشی گەنجەکانی ئێمە بەرن و بە ئاراستەیەکی تریان بەرن تاوەکو ئینتیمان بۆ خاک و نیشتیمان و بۆ قیەمە ئەخلاقیە نیشتیمانیەکان دوور بخەنەوانێ عقلیەتیان لەوە دوور بخەنەوە. بۆیە خۆشبەختانە جارێکی تر دەڵێم گەنجی کورد تاکی کورد تا ڕادەیەک هۆشیارە لە ئاست ئەوەی کە دەزانێت کە دوژمنانی ئێمە خەریکی چ جۆرە سیاسەتێکنەوە دەیانەوێت چۆن ئێمە دوور بخەنەوانێ لە هەستکردن بە بەرپرسیارەتی لە ئاستی خاک و نیشتیمان و پارێزگاریکردنمان لە خاک و نیشتیمانەکەمان و بۆیە هەرجەنابی سەرۆکیش ئەوەندە تەکید لەو بابەتە دەکاتەوانێت چونکە دەزانێت دەیانەوێت بە چ شێوازێک و لە چ ڕێگەیەکەوانێ کۆنتڕۆڵی تاکەکانی کۆمەڵگەی ئێمە بکەن و عقل و هۆشیان بەرن بەوەی کە دووریان بخەنەوانێ لە خۆشەویستی بۆ خاک و نیشتیمانەکەیان. بەڵێ ئەم هەڵمەتەی کە ئێوە ئەنجامی ئێن ناوەکەی خۆی بەخۆیەتی کە هۆشیارکردنەوەی کۆمەڵگەی لە مادە هۆشبەرەکان تا چەند ئەو هۆکارانەی کە وەک چۆنەڵی سەرێک کێشێت بۆ مادەی هۆشبەر تا چەند ئەم بابەتە ژەگرێتەوە بۆ نمونە ڤەیپە ئەگەر بابەتی ئەوە لە ڕەهەندە میدیایەکەوە زۆر تاکیدمان لەسەر ئەو بابەتە کردوانێ ڤەیپ و جگەرە و نێرگەلە ناچێتە بابی بەکارهێنا ناچێتە بابی مادە هۆشبەرەکانەوە بەڵام ڕێگە خۆشکەرە بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان هاندان دروستەکات بۆیە لە ڕەهەندی میدیایە و لە ئەنجامگیریەکانە زۆر تاکیدمان لەسەرەوە کردەوە لە کلیپە ڤیدیۆیەکە ئەو کلیپانی لە میدیایە بڵاوە بێتوانێت لە فیلمی سینەماییە کوردیەکانە لە ئەو فیلمانەی کە دۆبلاشکران و ئەهێنرێنە ناو هەرێمی کوردستانەوە واتە لە میدیا بەگشتی پێویستە بەکارهێنانی جگەرە نێرگەلە ڤەیپ مادە هۆشبەرەکان ئاسایی نەبێت لە لای خەڵک واتە ئەمە شتێکی بە شێوازێکی ئاسایی پیشانی نەیە لە لای تاکانی کۆمەلگا چونکە زۆربەی کات بەکە ئەگەر سەیری زۆربەی ئەو فیلمەکان بکەیت کە لەوێش ئێمە گفتوگۆی و بابەتەمان کرد زۆربەی ئەو فیلمانەی هۆلیوودە یاخود هەندێک لەو فیلمە دۆبلاشکراوانی ئەهێنرێتە ناو هەرێمی کوردستانەوانێ زۆربەیان بەکارهێنانی مادەی هۆشبەر تێیدا ئاسایی پیشانەدرێت. بۆی پێویستە سنوورێک وەزارەتی ڕۆشنبیری کە ئێمە لە ئەنجامگیریەکانی خۆمان ئاماژەمان پێداوە پێشکەشی ئەوانیەکەین پێویستە سنوورێک بۆ ئەمەدا بنرێت لە ڕاگەیاندنا بەکارهێنانی جگەرە و نێرگەلە و یاخود مادە هۆشبەرەکانە هەر شتێکی ترش بە شێوازێکی ئاسایی پیشان نەدرێت لە لای تاکانی کۆمەڵگا. بەڵێ هەڵمەتەکە وەک باست کرد کۆتایی نایەت بەردەوامە بێت تاکەی بەردەوامە بێت هەر بە بەردەوامی یا مدەیەکی یا سەقفێکی زەمەنیتان بۆدانەوە هیچ سەقفێکی زەمەنیمان بۆ هۆشیاریەکە دانەناوە لەبەرەوەی ئەمە پرۆسەیەکی بەردەوامە و پێمان وایە کە ڕوبەڕووبوونەوەی مادە هۆشبەرەکان بە تەنها ئەرکی حکوومەت نییە ئەوە ئەرکی میدیایە ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە ئەرکی بنکە تەندروستیەکانە کە بە هەماهەنگی پێکەوە هەمومان بە بەردەوامی ئەمە پرۆسەیەکی بەردەوام بێ بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا و بۆ ڕوبەڕووبوونەوەمان دژی مادە هۆشبەرەکان و کارتێکەر عەقڵیەکان واتە ئەمە پرۆسەیەکی بەردەوامی ئێمە بێت وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان. وەک یەکێتی ئافرەتانی کوردستان کە چوونەتە ژێرباری ئەم هەڵمەتەوە تا چەند ڕێکخراوەکانی تر هەماهەنگن لەگەڵتانە کە پاڵپشتان بن کە هاوکار بن بەیەکەوە چڕتر هیچ لەسەر ئەم بابەتە بکەن. ئێمە وەکو یەکێتی ئافرەتانی کوردستان هەڵبەتە تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانمان هەیە لەسەر راستی هەرێمی کوردستانەوە یەکێتی ئافرەتانی کوردستان هەم سەرپەرشتی تۆڕەکە کات هەمیش ئەندامە لە تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانە. لەو تۆڕەشە پێکەوە بە هەماهەنگی پرۆسەی و چالاکی بەردەوام و هەڵمەتی هۆشیاری بەردەواممانە بێت ئەمە هەماهەنگی وەکو ڕێکخراوەکان بەڵام هەماهەنگێکی زۆر چڕتر و زۆر پتەوترمانە بێت لەگەڵ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان و هێزە ئەمنیەکان بۆ ئەوەی کە ئێمەش هاوکار و پشتیوانی ئەوان بین وەکو هێزێک هەم لە هۆشیاری هەم لە پاراستنی تاکەکانی کۆمەڵگەی ئێمە لە بازرگانی پێکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکاندا. ئەگەر پەیامێکت بما بێ بۆ بینەران دەست و چاوتان خۆش بێ سوپاس بۆ ئەم دەرفەتە و هیوادارین تاکی کورد و خێزانەکانی کورد بەگشتی دووربن لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و لێرە شەوداوە لە دایکان و باوکانەکەم وریا تر
و بە ئاگایانەتر مامەڵە لەگەڵ منداڵەکانیاندا بکەن بە تایبەتی لە تەمەنێکی منداڵیەوە بۆ هەرزەکاری و هۆشیاریان بکەنەوانە لە مەترسی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان و بۆشاییەک درزێک لە نێو خێزانەکانیاندا بەجێنەهێڵن بۆ کەسانێک کە لە دەرەوەی خێزانەکانیان تا سوود لەم لایەنە دەرونی ئەم تاکە وەربگرن و بە شێوازێکی خراپتر پەروەردەی بکەن و تووشی ئەم مەترسیە گەورەیان بکەن لە کۆمەلگادا و دوجار ببێتە هەڵۆشانەوەی خێزانەکان و کاریگەری لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەلگاکەمان هەبێت. بەڕێز لیا سەیفەدین ئەندامی سکرتارەتی یەکێتی ئافرەتانی کوردستان، سپاس بۆ ئامادەبوونت، هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین لەم هەڵمەتە پڕ بە سوودەیە، هیوادارین کە سوودێکی باش بە کۆمەلگە بگەێنن. سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ ئێوەش. خۆشەویستان، لێرەدا دێنە کۆتایی ئەم دیدارە تایبەتە بەو هیوایی کە سوود بۆ هەموو لایەک لەم دیدارەیە هەبوو بێت و هەموو لایەکمان پاڵپشتی ئەم بابەتە گرنگە بین تاوەکو ئەم هەڵمەتە سەرکەوتنێکی زۆر باش و بەرچاوی هەبێت. بەخواتان نەسپێرین، خواتان لەگەڵ.